ئەمڕۆ لە سەرتاسەری هەرێمی کوردستان لە قوتابخانەکان دەوام دەستی پێکردەوە پرۆسەی خوێندن بۆ ئەمساڵ بۆ 2022-2023 دەستی پێکرد بە لێدانی زەنگی دەستپێکی ساڵی نوێی خوێندن لەلایەن سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستانەوە لە یەکێک لە قوتابخانەکان لە قەزای بەردەڕەش. بەڵام سەرۆکی حکوومەت ئاماژەی بۆ کرد کە 2 ساڵی پڕقەیرانمان تێپەڕان، بەڵام سپاسی هەموو ئەو لایەنانەی کرد بە تایبەتی مامۆستایان وانە بێژان وەروها وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان کە سەرڕای قەیرانەکان نەیان هێشت پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان پەکی بکەوێت پاڵپشتی تەواوی خۆشی بۆ پرۆسەی پەروەردە و کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان ڕاگەیاند. ئەمساڵ ژمارەی زۆری قوتابی بۆ یەکەم جار دەچنە پۆلەکانی خوێندنەوە و هەروەها ژمارەی دیکەش بەردەوامی بە درێژەی خوێندنیان دەدەن. من ئاماژە بە ئامارەکان دەکەم کە تا چەندە حکوومەت پاڵپشتی کەرتی پەروەردە بووە لە ماوەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا بە تایبەتی کە گرنگێکی زۆرتر بە کەرتی پەروەردە و پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان دراوە. بۆ ساڵی نوێی خوێندنی 2022-2023 لە سەرتاسەری هەرێمی کوردستان ژمارەی قوتابیانەی کە لە پرۆسەی خوێندن بەشدار دەبن یان بەردەوامن 1,870,630 قوتابیە کە لەو ژمارە 1,743,770 قوتابی لە قوتابخانە حکوومیەکان دەخوێنن و هەروەها 126,606 قوتابی لە قوتابخانە ناحکوومیەکان دەست بە خوێندن دەکەن و ساڵی نوێی خوێندن دەست پێ دەکەن یا درێژە بە بەردەوامی پرۆسەی خوێندنیان دەدەن. بەڵام ژمارەی قوتابخانە و باخچەی ساوایان ئامادەکراون و پێداویستی تەواویان بۆ دابین کراوە بۆی کە بتوانن قوتابیان تێدا بخوێنن. ژمارەی قوتابخانە و باخچەکانی منداڵان 7,315 قوتابخانە و باخچەی منداڵانە وەروە قوتابخانە و باخچەی منداڵانی حکومیش 6,811 قوتابخانە و باخچەی منداڵانی حکومیە لەگەڵەوەی کە قوتابخانەی ناحکومیش ئامادەیان هەیە بۆی کە منداڵان بتوانن تێدا بخوێنن کە ژمارەیان 504 قوتابخانە و باخچەی منداڵانی ناحکومیە. لەلایەکی دیکەشەوە بڕێکی باشی پارە تەرخان کراوە. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بۆ کرد لە وتارەکەیدا ئەمڕۆ کە حکوومەت بە تەواوەتی پاڵپشتی کەرتی پەروەردە دەکات بۆ مەبەستە بودجەی پێویستی تەرخان کردووە هەم بە نۆژەنکردنەوەی قوتابخانەکان هەم بەکردنەوەی قوتابخانەی نوێ بنیادنانی کە بڕەکەی 100 میلیارد دینار بووە کە تەرخان کراوە بۆ پرۆسەی خوێندن. 46 میلیارد دیناری بۆ تەواوکردنی 60 قوتابخانە و دروستکردنی 13 قوتابخانە لە هەرێمی کوردستان لە شار و شارۆچکە جیاوازەکان بەبێ جیاوازی بووە هەروەها بۆ دابینکردنی پێداویستیەکانی خوێندن. لەلایەکی دیکەوە 7 میلیارد دینار تەرخان کراوە بۆ چاپکردنی پەرتووکی خوێندن و کتێبانی کە لە بەردەستن لە قوتابخانەکاندا دەخوێنرێن هەروەها 8 میلیارد دینار بۆ دابینکردنی نەوتیسپی بۆ قوتابخانەکان بە تایبەتی لەو ناوچانەی کە شاخاوین و ناوچەی ساردیان پێ دەگوترێت بۆی کە بتوانن لە وەرزی سەرمادا نەوتیان بۆ دابین بکرێت. 3 میلیارد دینار بۆ دروستکردنی 190 ژووری نوێ لە قوتابخانەکان دابین کراوە. 500 میلیۆن دیناریش بۆ پشتگیری قوتابخانە پیشەیەکانە بۆی کە بتوانن لەگەڵ کەرتی پەروەردە پرۆسەی خوێندن درێژە پێ بدەن. ئەمە پاڵپشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لە کابینەی نۆیەم بۆ کەرتی پەروەردەوە دەستپێکردن و هەروەها بەردەوامیدانی پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان بۆ پێی کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی زۆر بە کەرتی پەروەردە دەدات و هەوڵی داوە کە سەرڕای قەیرانەکان هابوونی کۆرۆنا و قەیرانی تەندروستی لە هەرێمی کوردستان بەردەوامی بە پرۆسەی خوێندن بدرێت بە شێوازێکی زۆر باش کەمترین مامۆستا و قوتابی لەو بوارە تەندروستیە خراپەی کە سەرتاسەری جیهانی گرت بۆ زەرمەند بن. ئەمە شوای کرد کە پرۆسەی خوێندن تا ئێستا لە هەرێمی کوردستان بەو شێوازە بەردەوام بێت. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە ئەو بابەتانەی کە لە پرۆسەی پەروەردە بە تایبەتی لە هەرێمی کوردستان گرنگیان پێ دەدێت. ئەمساڵ چ پلان و پرۆژێکی تایبەت بە قوتابخانەکان هەیە لەگەڵ بەڕێز دڵشاد عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی قسە دەکەم لە سلێمانی و ڕاستەخۆ لەگەڵم دەبێت. بەڕێز دڵشاد ئەم کاتت باش دەستپێکی ساڵی نوێی خوێندنی 2022-2023 بێگومانەوە ئامادەکاری تاوتان کردو لە پارێزگای سلێمانی بۆی کە بتوانن بە شێوازێکی باش ئەم پرۆسەیە دەست پێ بکەن. ئامادەکاریەکان لای ئێوە چین؟ پێداویستیەکانی پارێزگای سلێمانی بۆ ئەمە بەستە چییە و چۆن دابین کراوە؟ زۆر سوپاس بۆ بەڕێزت ئەم کاتتان باش سڵاو و ڕێز بۆ بینەرانی کەناڵەکەتان. سەبارەت بە ئامادەکاریەکان ئێمە لە سەر ئاسی وەزارەتی پەروەردە لە 35 کۆبوونەوەیەکی فراوان بە ئامادەبوونی بەڕێزان وەزیر و بریکاری وەزارەت و هەموو ڕاوێژکارەکان بەڕێوەبەری گشتەکانی دیوان و بەڕێوەبەری گشتی پارێزگاکان و بەڕێوەبەری پەروەردەی قەزاکان و هەروەها بەڕێوەبەری سەرپەرشتیاری لە هەموو پارێزگاکان کۆبوونەوەیەکی فراوانمان کرد و لەوێ کۆمەڵێک فەرمانی وزاریمان دەرکرد هەر لەو کاتەوە بۆ ئەوەی وردە لە مانگی 6 کابێتە پشوو هەوڵ بدەین ئامادەسازی بکەین ئەم ساڵمان 22-23 جیاواز بێ لە 21 بۆ 22 و بەفعلی ئەو فەرمانانەی کە دەرکرابوون یەکیان ڕێخستنی میلاک بوو، دووهەم دانانەوەی وانەبێژ بوو و جێبەجێکردنی ڕێنمایەکان بوو و هەروەها دابەشکردنی کتێب و چاپکردنی بوو و لەگەڵ ئەوەشە
دیاریکردنی کاتی دەوام و بڕیاردان بەوەی کە سێ ڕۆژ یەکەم کە ئەمڕۆ و بەیانی و دوو بەیانە کە جیاواز لە ساڵانی داهاتوو ئەو دیاردانی کە ئێستا بڵاو بنەوە لە ناو کۆمەڵگەکانمان و لە ناو قوتابیان و خوێندکارانە لە ڕێگەی بەڕێبەرەکانەوە بە شێوەی نامیکەیەک لەسەر خۆشەویستی نیشتیمان، لەسەر بەکارهێنانی ئامێر ئەلەکترۆنیەکان، لەسەر پاراستنی ژینگە و هەروەها زیانی مادە هۆشبەرەکان و لەگەڵیشە حاڵەتی چەگەڵگرتنی بێمۆڵەت ئەمانە چ کاردانەوەی خراپی هەیە و دروست بەکارهێنانیان چییە و ڕێزگرتن لە بەها نیشتیمانیەکان و پاراستنی ژینگە و بەڕێک و پێک بەکارهێنانی ئامێرە تەکنۆلۆجیەکان ئەمانە فێری قوتابیان و مناڵکەین بۆیەی هاوکات بین لەگەڵ دامودەستگاکانی ترا بۆ ئەوەی وڵاتەکەمان پێش بخەین و سەرقامگیری و ئارامی هەبێ و وردە بەرەو موسساتی بچین. باشە بەڕێز دڵشاد ژمارەی زۆر قوتابخانە نوێ کراونەتەوە یان نۆژەن کراونەتەوە قوتابخانەی نوێ دروست کراون ئەو قوتابخانانەی کە ئێستا لە سنووری پارێزگای سلێمانی هەن ئایا لە ئاست پێویستی پەروەردەی سلێمانیدا هەیە بەو ژمارە قوتابی کە ئەمساڵ بۆ 2022-2023 داخلی پرۆسەی خوێندن دەمریا ئەوانەی کە بەردەوامی بە پرۆسەکە دەدەن؟ ئێمە 1970 ناوەندی خوێندنمان هێبینە تاوان بڵین هەمووی بە کەڵکی دێن نەخێر لەوانەیە کۆمەڵێکیان پێویستی بە نۆژەنکردنەوە بێ و من واقعەکەت پێ بڵم ئێمەمانان لە ماڵەوە 5 کەسین 4 کەسین 3 کەسین لەوانەیە لە ماڵی کابین و خۆشمان بین و کەم بین 1-2 ساڵ پێویستی بە تعمیرات و نۆژەنکردنەوە بێ ئەی قوتابخانەیەک 1000 قوتابی تیابێت 30 مامۆستای تیابێت دەمە هەموو ڕۆژێ بەکارهێنان و کردنەوەی بەلەوەعەیە هاتوچۆکردنە دەریاکردنەوە داخستنە دڵنیام ئەمە هەموو ساڵی پێویستی بە نۆژەنکردنەوە بێ کە ئەمە بەداخەوە ئەتوانم بڵێم هەتا 2014 وەزئی پرۆسەی پەروەردە پێش قەیرانەکە زۆر باش هات بەس لە قەیرانەکەەوە وردە تۆزێک پرۆسەکەمان خاو بۆ بەڵام نەمان هێش پرۆسی پەروەردە پەکیکەوێەوە دەرگای قوتابخانەکان داخرێ بەڵکو پەروەردەمان ڕاگرت و 2 ساڵیشە بە سوپاسەوە ئەو داواکاریانی کە لە وەزارەتی پەروەردەوە کرێ بۆ ئەنجومەنی وەزیران بە خۆشحاڵیەوە زۆر بە ئاسانی دەبێ دەستەوە ڕەزامەندی لەسرە درێ هەروەکو بەڕێز وەزیری پەروەردە ئەم بۆ ئاماژەی پێدا و ئێمەش ئاماژەمان پێدا و هیوام وایە هەندێکیش بۆ بەڕێستان ئاماژە پێ بدەن ئێمە ساڵی ڕابردوو 1992 بینای قوتابخانەمان نۆژەن کردوێتەوە بە گوژمەی 477 میلیۆن دینار و 62 قوتابخانەش کە هەر یەکەی بڕی $10,000 بۆ خەرج کراوە لەلایەن ڕێکخراوی خێرخوازی بارزانیەوە و هەروەها لەگەڵ ئەمەیان ڕێکخراوی ڕوانگە و مناڵپارێزیش و خەریکی نۆژەنکردنەوەی کۆمەڵی قوتابخانە و خوێندنگەن لەگەڵەوەشا ئێمە 23 قوتابخانەمان هەیە و باڵەخانەمان هەیە کە هەندێکی دەستی پێ کردو هەندێکی لە 180 تاوە و بڕی 15 ملیار لەلایەن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە دابین کراوە ئیشخەڵا لە 1-2 مانگی داهاتووە ئەوانش تەواو بن و بەرامبەر بەوەش ئێمە کۆمەڵێکمان لەسەر پەرەپێدانی پارێزگاکانە بوو تقریبا 3 قوتابخانە و باخچەیەکمان تەواو بووە لەگەڵ ئەمەشا کۆمەڵێک بۆ بەرهێنەر کۆمەڵێک خێرخوا کۆمەڵێک کەسایەتی هەیە هەم بینیان بۆ تەواو کردوین هەم بۆیان نۆژەن کردوین هەم پێداویستیان دابین کردووە کە ئەوی ژمارەی 5 قوتابخانەیان باڵەخانەیە هەفتەی داهاتوو بە ئامادەبوونی بەڕێز وەزیری پەروەردە ئەمانەی فتاحکەین لەگەڵەوەشا ئێمە ساڵی پار 3 ملیار دینارە وایە وەرزی دووەم بێن بە قوتابیان و خوێندکاران وەکو دەعمێک بۆ کڕینی قەرتاسیە بۆ قوتابخانەکان بەڵام ئەو پارەی حانوتمان هەبووە خود وەرزی یەکەمیش دامان ئەنجومەنی وەزیران و بەڕێز سەرۆکی حکوومەت تەڵەبمان کرد کە ئەمە بدەین بە زیادکردنی ژوور لەو 3 ملیارەش وەکو پارێزگای سلێمانی 990 ملیۆنمان بەرکەوت کە ژوور زیادکەین بۆ نمونە ئەو قوتابخانەی با بڵێن ژێژەی قوتابی زۆرە لە پۆلەکانە هەوڵمان ناوە دوو ژوور سێ ژووری لەم پارەیە بۆ خەرجکەین و ژووری بۆ دروستکەین بۆ ئەوەی ژماری قوتابی خوێندکار ویان ژینگەکەی لەبارتر بێ لەگەڵ ئەوەشا لەسەر بودجەی گشتی گەشەپێدان نی پارێزگاکان یان هەرێمەکان 1 ملیار دینار بڕیاری لەسەر درراوە کە تەرخان کرێت کە بۆ نۆژەنکردنەوەیە و پێم وایە ئەمە دەستکەوتێکی باشە بەرامبەر بە پێداویستەکانیش 20 ملیار دینار ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران کرا بۆ پێداویستەکان وەکو پارێزگای سلێمانی ئێمە لەو بڕا نزیکەی 5 ملیارمان بەرکەوتووە و ئەو 5 ملیارەش ئێمە
کۆمەڵێک پێداویستی زۆر زەڕوو ئانین بۆ قوتابخانەکان و ئێستا وەجبە گەیشتۆتە بەڕێوەبەرەتی گشتیم و کۆگاکانمان و دەستمان کرد بە دابشکردن و ئەو ژمارەیەش بۆی بەڕێستان هەر بیزانن لەسەر ئاستی هەرێم لاپتۆپ 5529 دانەیە لەمەیان 1400 بۆ ئێمەیە و داتاشۆ 3802 دانەیە 800 بۆ سلێمانیە و هەروەها فۆتۆکۆپی 3445 712 بۆ ئێمەیە پرنتەر 4653 774 بۆ سلێمانیە و وایتبۆرد 20526 بۆ سلێمانیە و ڕەحلەش 52712 20,000 بۆ سلێمانیە سۆپا 13674 بۆ سلێمانیە و مۆبەڕیدەش 4576 بۆ ئێمەیە تانکی ئاویش 4550 هەیە لەگەڵ ئەم پێداویستیانەشا ئێمە نزیکەی 2 ملیار بودجەی فرۆژگامان ماوە ئەم ساڵیش تەسەوڕەکە ملیارێک بمێنێتەوە دوای ئەوەی کە دابەشیەکەین و ساڵی پاریش بۆ معلوماتی جەنابتان هەر قوتابیەک لە ناوەندەکانی خوێندن لەسەر ئاستی هەرێمەتوانم بڵێم زۆرترین پارەمان وەکو بەڕێوەبەری گشتی پەرۆدەی سلێمانی داونەتەوە لە بەروی داهاتەکەمان زۆرە هەرێکیان بەو 3 ملیارەی ئەنجومەنی وەزیرانەوە 7650 دینارمان داوە بە هەر قوتابیەک بۆ پێداویستی قەرتاسی تاقیکردنەوەکان ئەگەر قوتابخانەیەک بۆ نمونە بۆی ورد بین یان ئاسان تێبگەین ڕوون بێ 1000 قوتابی خوێندکاری هەبێت واتە 7,650,000 داوەتێ بۆ مەسرفی ئەو ساڵی بۆ قەرتاسی و پێداویستیەکان جگەلەوەی کە ئێمە پارەی حانوتمان لەبەردەسا دەسەڵاتی 3 ملیۆنمان هەیە بۆ پێداویستەکانی کە هاوکاریانە بین. باشە بەڕز دڵشاد بابەتێکی گرنگی دیکە هەیە ئەمێ ئاماژەی پێ بکەم بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی کێشەی مامۆستایانی وانە بێ ژوای کرد بۆ ماوەیەکی کاتی چەند جار پرۆسەی خوێندن لە سلێمانی پەکی بکەوێت ئایا چیتان کردووە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشەی مامۆستایانی وانە پێش؟ ئێمە دڵنیاییمان ناوەتە وانە بێژانی بەڕێز کە ئێستا بۆ شوێنە دوورە دەستەکان ویان پەروەردەکانی قەزاکانی دەرەوەی ناوەند و لەسەر ئاستی هەرێمیش کە پێمان وتون ئەنجومەنی وەزارەتی پەروەردە پشتیوانی تەواویانین و 2 ساڵە باشترین ڕێنماییمان بۆ دەرکردون ینی من خۆم بیدایەت کە پێشەوەی دابمەزرێم وانەبێژی دانەمەزراو بووم و ئەو کاتە زمانی ئێمە پارەی سویسری و بە 750 دینار دەرسمانەوە تو 750 دیناری سویسری تەڵاکە جاریوا هەڵ بە 3 ساڵ وەرمان ناگە بڕەکەشی زۆر کەم بوو وەزئی داراییش زۆر خراپ بوو بەڵام ئێمە ساڵێک لەو ساڵانی کە ڕێنمایەکانی دارایی هەبوو هەر دەرسێک 4000 بۆ دانەمەزراو بوو تۆ گەروانە بێژێک دەرسی هەبێت ئەمە ئاکاتە 40,000 لە هەفتەیەکەوە بۆ 4 هەفتەکە ئاکاتە 162 ڕۆژیە کاتە 180,000 کە زانیمان ئەمە کەمە داوامان لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی کرد کەبی کاتە مەقتوع ئەو مەقتوعی هەیە و ئێمە پلەبەندیمان بۆ کردووە و ڕیزبەندیمان بۆ وانە بێش کردووە بڕوانامە و کۆمەڵی مەرجمان بۆدانەوە ئێستا ئەتوانم بڵێم کەمترین بڕی کەوانە بێژ وەرێگریا 300,000 و ئەگەر لە 12 دەرس وە زیاتری هەبێ بەس کەمتر ئەوە بێت تەکمیلە بکە و ئەگەر لە شوێنێکی دوور بێواتە دەروی شار بێ 50,000مان بۆ ڕێگەوبان بۆداناوە تاوان بەکەلۆرێزە بێتە 400 دیبلۆمی باڵە 425 دووهەم ڕێگەمان پێداون ئیجازەی دایکاتی و هەندێک ئیجازەی بدرێت وەکو ئێمەمانە کە دامەزراوین و هەروەها ڕێگەیان پێدراوە بکرێن بە بەڕێوەبەر و 50,000 مخەساتیان بۆ سەرف بکەین و خاڵێکی گرنگیش لە ڕێنمایەکە هەیە پێویستە لە کاتێکا حکوومەت عەقدەکایان دامەزراندنەکە ئەم خزمەتەی کە لە وەزارەتی پەروەردە ئەکرێوانەبێژی دانەمەزراوە ئاوڕێکی لێ بدرێتەوە و هەژمار کرێوەیان ئەمانە هەمووی شتی باشن بانەکرێەوە دڵنیام حکوومەتیش ئاوردانەوەی هەبێ ئەو کێشەی ئێستای وانەبێژ هەیە داوای گرێبەستەکەن من خۆم ئەمڕۆ لە پەیامەکەیان داوام کردووە کە زەڕوورەتێکن داوا لە حکوومەتکەم هەندێک لەوانە دابمەزرێن بەڵام بەس وەزارەتی پەروەردەی وەزارەتی پەروەردەش عەقدیکەی پێویستە و ئەوانە ئیشی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی ڕاژە و وەزارەتی دارایە بەپێی داهات بزانین چیەکەن بەڵام لەسەر ئێمەیە دیفاعمان لێکردوون بە کۆڵەکەیکی سەرەکی دامان ناون و داوای دامەزرانمان بۆ کردوون بەڵام گرنگتر لە ئێستا ئەگەر هیچ شتێ نەکرێت زۆر زەڕورە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی لەگەڵ دانی موچەی مامۆسای دامەزراو مامۆسای وانەبێژیش ئەو هاوکاریەیان ئەو بڕە پارە بڕاوەی بۆ خەرجکێ دڵنیام ئەو کاتە هەم باشتر دەوامەکەن و ئەمانە ئێمە دڵنیایمان داونەتەوە دەستبەرداریان نابین و دیفاعمان لێ کردو و تەمەنا ناکەم ئەوانیش وەکو چۆن هاوکار بن بەردەوام لاوکاری
بەڵێ بەڕێز دڵشاد عومەر بەڕێبەری گشتی پەروەردەی سلێمانی زۆر سپاس لە سلێمانیەوە لەگەڵمان.